ترسی ئەوەت هەیە شیکاریەکانت لەگەڵ چارەخوازێکی دیکە تێکەڵاو بێت چیدی پێویست بە دڵڕاوکێ ناکات. تاقیگی پسپۆری سمارت لە ڕێگەی سیستەمێکی ئەلکترۆنی ناوازەوە ئەم گرفتەی بۆ چارەسەرکردن. کاتێک چارەخواز سەردانی تاقیگەی پسپۆری سمارت دەکات لە بەشی تۆمارکردنی زانیاری لەلایەن کارمەندی بەشەکەوە بارکۆدی تایبەت بەخۆی پێدەدرێت و لێرە بە دواوە تەواوی سیستەمی تاقیگە پشت بەم بارکۆدانە دەبەستێت. لە ڕێگەی بارکۆدەکانەوە نمونەی خوێنەکە داخلی ئامێرەکان دەکرێت و گرنگی ئەم سیستەمە لەوەدا ئەگەری هەڵەکردن و تێکەڵبوونی نمونەی خوێنی چارەخوازان تا ئاستی ڕوونەدان کەم دەکاتەوە. بە جۆرێک ئەگەر هەر هەڵەیەکیش ڕوو بدات لە کاتی ئەنجامدانی شیکاریەکە ڕاستەوە خۆ نمونەی خوێنەکە لەلایەن ئامێرەکەەوە ڕەت دەکرێتەوە و دووبارە لەلایەن کارمەندی بەشەکەەوە پێداچوونەی بۆ دەکرێت و دوای تەواوبوونی شیکاریەکان ئەنجامەکان لە ڕێگەی سیستەمی ئەلکترۆنی کە ڕاستەوخۆ بەسراوە بە ئامێرەکانەوە دەنێردرێتەوە بۆ سیستەمی داتابەیسی تاقیگە. پاش دڵنیابوونەوە پێداچوونەوەیان چارەخواز دەتوانێت لە ڕێگەی بەرنامەی تاوەری تەندروستی سمارتەوە ئەنجامەکان وەربگرێتەوە. تەندروستی و کات و ئابووری تۆ بۆ ئێمە گرنگە و بیرتان دەهێنمەوە تاقیگەی تاوەری تەندروستی سمارت 24 کاتژێر لە خزمەتی چارەخوازاندایە. سمارت وەرچەرخانە.